ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و ئێوە بینەری ئەڵقەیەکی تری بەرنامەی دیالۆگی هیوان. بەرنامەی دیالۆگی هیوا سەبارەت بە کێشەی فەڵەستینە. لە ڕۆژەکانی ڕابردووە هەموو شاهدی دیمەنی زۆر دڵتەزیێن و نیشانەی مەئساتێکی بەردەوام کە لە سەرزەمینی فەڵەستینە بەڕێوە دەچێت. ساڵانێکی دوور و درێژە برینێکی ساڕێژ نەکراو لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە فەڵەستین هەڵکەنراوە و تا ئێستا خوێنی لێ ئەچۆڕێ. ناوە ئەم کێشە گەورەیە، ئەم کێشە سەختە، ئەم کێشە لە چارەسەر نەهاتووە دەبێتە هۆی گرتنی قوربانی زیاتر و شوێرەوەری زیاتر و مەینەتری زیاتر بۆ خەڵکەکەی و کاریگەری نێگەتیڤ و کاریگەری زۆر داڕمێنەری لەسەر کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت دنیاش بە جۆرێک داناوە. ئێمە لەم ڕۆژانەی ڕابردووە ئەو دیمەنانەی کە بینیمان تەنها ئەتوانێ ئەو ڕاستیەمان نیشانداتەوە کە فەڵەستین لە چ دۆخێکایە، خەڵک و جەماوەری فەڵەستین چ مەینەتێکە چێژن و ئەم کیانە دروستکراوە بە ناوی ئیسرائیل کە لەو ناوچەیە لە نزیکەی 73 ساڵ لەمەوە پێشەوە دروست بووە، چ مەینەتێک و چ کارەساتێکی خوڵقاندووە. ئەوەی کە ئەیبینین ئەمڕۆکە لە ڕێگەی میدیاکانەوە ئەمە چیرۆکی ژیانی 73 ساڵی ئەو جەماوەرەیە. دیارە لە لایەنی جۆر بە جۆرەوە ئەم پرسە تاوتیۆ کراوە و هەڵوێستی جۆرا و جۆری لەسەر بینراوە نوێنراوە. ئێمە ئەمڕۆ ئەمانەوەیە لە دیدی دیارە زۆر ناچوونێک نا، بەڵام لە دیدێکی تر لە دیدێکی بەرپرسیارانە لە دیدێک کە ئەم کێشەیە بە کێشەی جەماوەری ئازادی خوازی سەرجەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە سەرجەمی دنیا ئەزانێ لەو ڕوانگەیەوە تاوتوی ئەم باسە بکەین. بۆ ئەم باسەی ئەمڕۆ من دوو هاوڕێ ئازیزم لەگەڵن. یەکیشان هاوڕێ عەبدوڵڵا ساڵحە کە چالاکوانی سیاسیەوە لە لەندەن دانیشێ. زۆر بەخێراتی هاوڕێ عەبدوڵڵا. زۆر سپاس هاوڕێ شەماڵ، سپاس بۆ تۆ بۆ میوانەکەی کەمان کە ئێستا ناوە نێناوە و سڵاویش بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی هیوا. زۆر سپاس بۆ ئێوە و هەروە میوانەکەی ترمان هاوڕێ ماریا کارگەرە کاویش ڕۆژنامەنووس و چالاکوانی چەپە و لە وڵاتی ئەڵمانیا دانیشێ. بەخێراتی هاوڕێ ماریا. سڵاو ئەو کاتتان باش هاوڕێیان لە هەرکوێ هەن لە هەرکوێ دانیشن، سڵاوتان لێبێت و هیوادارم کاتێکی پڕ لە ئینفۆرماسیۆن لە زانیاریمان بەیەکەوە بێت. زۆر سپاس. زۆر من خۆشحاڵم کە داوەتی منتان قبول کرد، ئەگەرچی داوەتەکە زۆر کتوپڕ هات، بەڵام خۆشبەختانە توانیتان بە پیر داواکەی منەوە بێن و ئەم گفتوگۆیە سەبارەت بەم کێشە هەڵایساوە لەم ڕۆی دنیاە بکەین. هاوڕێ عەبدوڵڵا، من پێم خۆشە لە تۆ دەست پێ بکەم. دیارە من دواتر ئەچمە سەر ئەوەی کە بۆچی ئێمە لە کوردستان، ینی کۆتایی بەرنامەکەمان بەوە کۆتایی دێنین، ئەچینە سەر ئەوەی کە بۆچی ئێمە لە کوردستان وەکو خەڵکی دانیشتووی کوردستان پێویستە ئێمە هاوپشتی لە جەماوەری ڕاپەڕێوی فەڵەستین و لە جەماوەری بەژمەینەتی فەڵەستین بکەین. بەڵام بەر لەوە پێم خۆشە کورتەیەک سەبارەت بەم ڕووداوەی ئەخیر باس بکەین. ئەم کێشەیە چۆن هاتە بوون، بۆ ئاوا هەڵایسا، بۆ ئاوا لە پڕێکە ئەم ئاتەشفشانە دەرکەوتووە، پاشخانەکانی چی بوون، پەیوەندی لەگەڵ ئەو دۆخەی کە لە ناو ئیسرائیلایە چییە؟ فەرموو. دووبارە سڵاو هاوڕێ شەماڵ، سڵاو بۆ هاوڕێ ماریا و هەموو بینەران. سپاس بۆ تۆش کە بانکێشتت کردم بۆ ئەو بەرنامەیە. لە ڕاستیدا هەر وەک تۆ لە پێشێکیەکە ئیشارەت پێدا، ئەمە خۆی کێشەیەکی مێژوویە. ئەنجا ئەم کێشە مێژوویە لە پرۆسەیەکدا چەند قۆناغێکی بەخۆیەوە دیوە، یا توانم بڵم چەندین قۆناغی بەخۆیەوە دیوە. ئەمەی کە ئێستا دەیبینین ئەمە دوا قۆناغی ئەم کێشەیە، کێشەی ملیۆنەها ئینسان کە لەسەر خاکی خۆیان بە زۆر دەرکراون و ڕاونراون بۆ وڵاتانی دەوروبەر، یا هەندێکیان ماونەتەوە لە ناو ئیسرائیلدا وەک مرۆڤی دەرەجە دوو، وەک هاوڵاتی دەرەجە دوو
تەعاملیان لەگەڵ دەکرێت. ما زۆر دوور نەڕۆین بۆ مێژووی زۆر دوور، ئەبێ بڵین لە 1993 کاتێک کە اتفاقیات ڕێکەوتنەکانی ئۆسلۆ ئیمزاکرا لە بینی یاسر عەرەفات و بڵین دەوڵەتی ئەو کاتی ئیسرائیل بە سەرۆکاتی رابین، یەکێک لە بەندەکانی ئەو ڕێکەوتنە پێکێنانی دوو دەوڵەت کە بە ئەمن و بە ئاسایش و بە وەک دوو دراوسێ لە پەنایەکدا بژین. بەڵام هەر لەو ڕۆژەوە هەتا ئەمڕۆ ئەوەی کە ڕێگر بووە لە دروست لە جێبەجێکردنی ئەم بەندە کە بەندی دوو دەوڵەتی پێڵێن لە ڕاستیەکەی ملهوڕی و پەلامار و سیاسەتە شۆڤێنیستەکان و کۆنەپرستەکانی دەوڵەتی ئیسرائیل بووە کە ڕێگر بووە لەوەی ئەم بەندە لە ئیتفاقیاتی ئۆسلۆ جێبەجێ بکرێ و هەتا ئەمڕۆژ ئەم کارە گەیشتە ئەو شوێنەی کە دەستە ڕاستیەکی کۆنەپەرستی کە لە ئەمریکا هاتە سەرکار بە ناوی دۆناڵد ترامپ، ئەم بەجارێک ینی دایکشان بەلای دەسەڵاتی دەستە ڕاستی ئێستای ئیسرائیل کە نەتەنیاهۆ سەرۆکایەتی دەکا و هەنگاوێکی ناکە تەنانەت سەرۆکەکانی تری پێشووی ئەمریکا ئەو هەنگاوەیە هەنابوو، ئەوژەوەیە کە دانی با قودسدانا بە هەردوو بەشەکەیەوە قودسی ڕۆژئاوا و ڕۆژهەڵات کە ئەمە پایتەختی هەمیشەیی و هەتایی دەوڵەتی ئیسرائیلە، سەفارەتی ئەمریکای گواستەوە بۆ ئەوێ چەندین وڵات بە دوایدا ئەو هەنگاوەیان نا و هەر لەو کاتەوە دەوڵەتی ئیسرائیل وردە وردە دەستی کردووە بە فشارهێنان بۆ دانیشتوانی ڕۆژهەڵاتی بەشی ڕۆژهەڵاتی قودس و فشاریان بۆ دێنێ بەوەی کەوە دەریان پەڕێنێ لەوێ و بە یەکجاری ئەم ڕۆژهەڵات و ڕۆژئاوایە بک بە یەک شار و بیکات ئەم بەرنامە سیاسی کە دەوڵەتی دەسەڕاستی ئێستا ئیسرائیل لێوێ پیادەی بکاویژەوەیە کە قودس بکە بە پایتەختی هەمیشەی ئیسرائیل جێبەجێ بکە. ئەم کێشەی کە ئەمڕۆ سەری هەڵداوە لە ڕاستیەکەی وەکو بڵین خاڵی دەستپێکی لەوێەوە دەستی پێکرد لە قودسەوە کاتێک ویستیان کە گەڕەکێکی عەرەبنشینی قودسی ڕۆژهەڵات کە بەناوی شێخ جەراح کە چەندین ساڵە ینی هەر وەک مێژوو خەڵقی عەرەب زمان لەوێ نیشتەجێ بوون، پەلاماریاندان بۆ ئەوەی کە دەریان پەڕێنن بە هەر بیان و یەک بێ ئیتر گرژی و ئاڵۆزی و ڕوبەڕووبوونەوە لە نێوان دانیشتوانی ئەو گەڕەکە و لە نێوان دەسەڵاتی ئیسرائیل و هێزە دەستەڕاستیەکانی ئیسرائیل توندڕەوەکانی ئیسرائیل. ئیتر لێرەوە حەماس و جیهادی ئیسلامی کە ئێستا ئەوان کۆنترۆڵی کەرتی غەزە دەکەن هاتنە سەرخەت و موشکبارانی هەندێک لە شارەکانی ئیسرائیلیان کرد و ئیسرائیلیش بەو شێوە دڕندانەیە چەنگ بە خوێن هاتە مەیدان و ئەم کارە ساتەی ئێستا کە ئێمە دەیبینین خوڵقاندی. دروستە ئەمە پێشەکێکی باش بوو بۆ ناساندنی ئەم دۆخە تازەیە کە دیارە من سەرنجی ئەوەش ئەدەم کە ئەم بابەتە خۆشی پەیوەندی بە خودی ناتانیاهۆ خۆیەوە هەیەەوە خودی ئەو ڕەوتە ڕاستڕەوەی کە لە ئیسرائیلە لە سەرکارەوە ئەیەوێ دووبارە ینی بە چەنددان ئەوێ دەسەڵات بەجێ نەهێڵێ لە ڕاستیە دەرگیری قەیرانی زۆر گەورەیە و ناتانیاهۆ خۆی دیارە لە هەمان ڕەوت و ینی ڕەوت و تێڕوانینی ترامپیانەیە بۆ دنیا ئەو مۆدێلەیە لە سیاست مەدار کە لە ڕێگای تەبلیغاتی ڕاسیستیانەوە لە ڕێگای تەبلیغاتی دژی ئەویدی دژی پەنابەر دژی عەرەب دژی موسڵمان دژی ئەوانە سیاست و باسەکەی خۆی دیارە پێکهاتەی ئیسرائیل خۆی لە بناغەوە هەر ئەمەیە، بەڵام ناتانیاهۆ خۆی بۆ خۆی یەکێک لە نموزەجە زۆر باریزەکانی ئەوینێ. هاوڕێ ماریا ئەگەر بەڕێزت تۆ هیچ هینێکت هەیە لەم بابەتەوە هیچ بڵین ڕۆشنگەریەکت هەیە لەم خاڵەیە تا بچینە سەر خاڵیشی تر؟
پێم وایە هاوڕێ عەبدوڵڵا زۆر بە جوانی ئاماژەی بە هەموو شتەکان کرد و من بە تەواوەتی هاوڕام. زۆر باشە، دەستخۆش دێکەوە بێ من ئەو پرسیارە لە ئێوە بکەم هاوڕێ ماریا، ئەوەندەی کە ئاگادار و شارەزای جوڵانەوەکانی ناو فەڵەستین و ناو ئەوانەبی زۆر جار قسەی ئاوا کرێ کە گوایە ئەمەی کە لە ئیسرائیلا ڕووەدا کێشە و ململانیەکی نێوان ئیسلامی سیاسی و دەوڵەتی ڕاسیستی ئیسرائیلە یاخود دەوڵەتی ئیسرائیلە یاخود حکوومەت، زۆر کازەڵێن حکوومەتی دەستی ڕاستی ئیسرائیل و ئەمانە ئەمە هەردوو لا بەرژەوەندیان لەگەڵەوە هەیە ئەم شەڕە بخۆڵقێت و دیارە بێ سەرنجام ئێمە هەوڵ بدەین ئاشتی ببێت و ئاشتی و پێکەوە ژیان لە نێوانە بێ. بەڕاستی نەزەری تۆ لەو بابەتەوە چیە؟ ئایا ئیسلامی سیاسی هۆکاری دروستبوونی ئەم کێشانەیە یاخود بۆ خۆی ئەنجامە؟ هاوڕێ ئیسلامی سیاسی هۆی دروستبوونی ئەم کێشەیە نییە. ئەم کێشەیە وەکو هاوڕێ عەبدوڵڵا زۆر بە جوانی باسی کرد سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ کۆلۆنیالیزم یان ئیمپریالیزمی غەربیەوە، یعنی لە کاتێکدا لە ینی یەهودی ستیزی یان دژە یەهودی بووین ڕیشەیەکی زۆر زۆر قوڵی لە ئاینی مەسیحی هەیە و بەو شێوازەی کە ئێمە لە مێژووی ڕۆژئاوا خوێندومانەتەوە یەهودیەکان بەردەوام لە ڕۆژئاوا ڕوبەڕووی ڕاوەدونان، ماڵوێرانی، کوشتن، بڕێن و هەروەها رێژێ دەسەڵاتی ڕژێمی نازی و فاشیستی ئەڵمانیا ئەو کاتەی سەردەمانی هیتلەر بە میلیۆنان یەهودی قەتڵعام کران لە نێو کەمپەکانی کاری زۆرە ملیە و ئاوشویتس و لەژێر دووشی گاز و ئەوانە وە گەیشتن بەو قەناعەتەی کە ئۆکەی ئێمە لەبەر ئەوەی کە بمانەوێت یەهودیەکان لەم هەلومەرجەی کە مەسیحیەکان بە تەواوەتی دژی میلەتی یەهودن یعنی خەڵکی یەهودن ئەوانەی کە دینی یەهودیان هەیە ئەبێت بە جۆرێک چارەسەریان بۆ بدۆزینەوە و ئەم چوزانم ئەم پروپاگەندانەی کە ئێستا چوزانم لە قورئانە هاتووە خاکی ئورشەلیم خاکی یەهودیەکانە یان لە تەوراتدا بەڵێندراوە بە یان لە ئینجیلدا بەڵێندراوە بە یەهودیەکان کە ئەو شوێنە شوێنی ئەوانە و ئەبێت هەر لەو شوێنە ژیان بکەن و بگەڕێنە بۆ شوێنانە و ئێمە هەموو ئەزانین ئەمانە پروپاگەندا و چۆن بڵێم تڕۆهاتی ئاینین لە بەرژەوەندی چینێکی تایبەتە خوڵقاون بە درێژایی مێژوو و ئەوەی کە بۆ نمونە یەهودیەکان لە ژێر کوشتن و بڕین و ڕاوەدونان و ماڵوێرانی لە ئەوروپا هێزە کۆلۆنیالیستەکانی ئەوروپا بۆ نمونەوەکو بریتانیا لە جێگەی ئەوەی کە چارەسەریەکی بنەڕەتی دژی فۆندەمنتالیزمی مەسیحی لە ئەوروپا بدۆزنەوە هاتن ئەم کێشەیان بە شێوەزێکی دیکە چارەسەر کرد بۆ نمونە مەسیحیەکان لە ئەوروپا نەمێنن بگەڕێنەوە بەو شوێنەی کە بۆ نمونە ئورشەلیمە قودسە گەڕێنە بۆ شوێنە کە شوێنی ئابا و ئەژدادیانە. بەڵام ئەمە لە حاڵەتێکدا ئێمە دەزانین بە هەزاران یان بشاید بە میلیۆنان یەهودی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ مسلمانەکان لەگەڵ زانم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کەلتورێکی موزاییکی هەیە هەم لەلایەن مەسخەبیەوە هەم لەلایەن نەتەوەییشەوە هەرچەند لە ژێر دەسەڵاتی ئیسلامی سیاسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست یەهودیەکان بەردەوام نەیانتوانیوە بەو شێوە ئازادەی کە خۆیان ئەوێ دینەکەی خۆیان بژین کەلتوری خۆیان بژین بەڵام وەکو مەسیحیەت بەڕاستی یەهودی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاوەدوو نەنراون کوشتار نەکراون قەتڵعام نەکراون ژنۆساید نەکراون بەڵام بۆ نمونە لە دوای شەڕی جیهانی دووەم کە هیتلەر و بەناوی ڕژیمی نازی ئەڵمانیاوە بە میلیۆنان یەهودی کوشت بۆ نمونە دەوڵەتی ئیسرائیل لە بەرلین و لە براندنبورگ دروست نەکرد بۆ بریتانیا دەوڵەتی ئیسرائیلی پارچەیەک لە خاکەکەی خۆی نەدا بە یەهودیەکان بڵێن ئۆکەی ئێوە وەرن ئێوە
تەنیا مەسهەبێک کەمینەیەکی مەسهەبیان کەمینەیەکی ئاینی نین بەڵکو ئەوە نەتەوەیەکن و من بەشێک لە خاکەکە خۆم ئەدەم بە ئێوە بە ئاسایش بژین و هاتن ئەم مەسەلەکە ئێمە بۆ خۆمان زۆر بە جوانی ئەزانین مەسئلەی ناسیۆنالیزم نەتەوەگەری مەسئلەی ئاین بابەت دوودانە بابەت بوون کە بەردەوامی بە درێژایی مێژوو کەرەستەی داگیرکردن و کەرەستەی چاوسانەوەی نەتەوەکان بوون چاوساوی ئاینەکان و کەمینە نەتەوەیەکان و کەمینە ئاینیەکان بوون لەبەرەوە ئێمە دەزانین بەباشی کە پرۆژەی ئیسرائیل ئێستا کەوانەیەک بکەمەوە هاوڕێیان ئێمە من وەکو خۆم دان بەوە ئەنێم و ئێمە بەتایبەت چەپەکاندان بەوە ئەنێن کە یەهودیەکان بە درێژایی مێژووی هەبوونیان بەتایبەت بە دەرکەوتنی مەسیحیەت و ئیسلام و مەسەبەکانی دیکە ڕاوەدوونراون ماڵوێران کراون کوژراون دەستێژی کراوەتە سەرمافەکانیان لەوانیان دروستە هیچ گومانێک لەمانە بەڵام بابەتی زایۆنیزم بابەتی ئیسرائیل دەوڵەتی ئیسرائیل و بابەتی یەهودیەت و مافەکانی یەهودی وەکو کەمینەیەک یان وەکو ئاینێکی چاوساوە بە درێژایی مێژووی خۆی ئەمانشتی زۆر زۆر جیاوازن ئێوە دەزانین پرۆسەی ئیسرائیل پرۆسەیەک یان پرۆژەیەکی کۆلۆنیالیزمی سپی ڕۆژئاواییە کەوابێ کێشەیە کە ئێستا هەیە لە فەڵەستیناوە لە ئیسرائیلا بنەماکە و ئەساسەکەی دروستبوونی ئیسلامی سیاسی نییە کێشەکە لە بیدایەتەوە مەشروعێک و پرۆژەیەکی کۆلۆنیالیستیە کە وڵاتانی سەرمایهداری غەرب دیارە سەرمایهداری غەرب سەرمایهداری بەگشتی سیستەمێکە لەسەر بنەمای تاڵانی ینی دیارەکە لەسەر بنەمای زێدەبایی دروست بووە بۆ مژینی شیرەی گیانی کارگەران و دروستکردنی قازانج لە بەری ڕەنجان دروست بووە بەڵام هەمیشە تاڵانکاری و تاڵانچێتی و گەڕان بەسەر بەناو دنیاە و لە هەر شوێنێک سەروەت و سامان هەبێت دزینی و دەست بە سەراگرتنی هەمیشە کێشەیەک و هەمیشە کارێکی سەرمایهداران بووە ئەم پرۆژەیە لە سیاق و لە مەتنی ئەم تێڕوانینەیە خود ئەم جۆرە مامەڵەکردنەی سەرمایهداری لەگەڵ دنیای دەرەوەی وڵاتە سەرمایهداری گەورەکانە هاتۆتە پێشەوە دیارە دنیای ناوەژ ینی سەرمایهداری لەسەر تاڵانکردنی کۆمەلگاکانی خۆشیان بەڵام وەختیەوە بەش ناکەن جاچێ ڕاکە بۆ ئەفریقیا بۆ ئاسیا بۆ ئێرە وە چاندنی ئەم کیانە لێرە بەم پرۆژە ئیمپریالیستیە بەم پرۆژە کۆلۆنیالیستیەکە هۆکاری ئەو مەینەتەیە و من نازانم وایە بینم کە هۆکاری دروستبوون هۆکارێکی باب نەڵێم هۆکاری ئەوەڵ و ئاخر بەڵام هۆکارێکی زۆر زۆر سەرەکی دروستبوونی ئیسلامی سیاسیە نەزەری ئێوە چێ هاوڕا بڵە من ئەگەر یارمەتیم دێ هەر تۆزە گەڕمەوە سەر ئەو پرسیارەی لە هاوڕێماریات کرد بەڵێ من پێم وایە ئەم بزوتنەوە ئیسلامیە توندڕەوانە بەرهەمی سیاسەتەکانی کۆنەپەرستانەی دەوڵەتی ئیسرائیلە ینی ئەوەی کە ئەوانی کردو بە کوێخا لە کەرتی غەزە ئەمە سیاسەتەکانی دەوڵەتی ئیسرائیلە فەزایەکی دروست کردووە کە ئەوانە حاکمیت پیداکەن لە و لەم هاوچێر لەم کێشەی ئێستادا کە ئەم شەڕە بەرپا بووە دەوری حەماس دەوری حەماس و جیهادی ئیسلامیوانە دەورێکی سانەویە ینی دەورێکی زۆر کەمە لە چاو ئەو دڕندەی کە دەوڵەتی ئیسرائیل دەستی داوەتێ بۆ کوشت و کوشتار و ماڵوێرانی وامە هەرجاری یەکەمی ژنیە کە بە تایبەتی ئاوا پەلاماری کەرتی غەزەدا بێمەوە سەر پرسیارەکەی تۆ هاوڕێشەماڵ ینی سەرمایهداری سیستمی سەرمایهداری و ئیمپریالیزم دەورێکی دا بە دەوڵەتی ئینگلیز لە 1940 کە کیانێک دروستکە بۆ ملیۆنەها خەڵک کە تعریفیان هەم وەک نەتەوە هەم وەک ئاین یعنی هەم وەک نەتەوە ئەوانە جوولەکەن هەم وەک ئاینیش جوولەکەن شوێنێک دروست شوێنەکە بێت کە ئەوانە دەوڵەتی خۆیانتیا دروستکەن بەڵام ئەم دەوڵەتە وا دروستکرا لەسەر بنەمای ڕاماڵکردن و دەرکردن و ماڵوێرانکردنی خەڵقی کە نەتەوەی کە لەسەر ئەو زەویە و دروستکردنی دەوڵەتێکی کۆنەپەرستی وەک ئیسرائیل
کە نەک بە مەبەستی ئەوەی کە جێگا دروست فراهەمکەن بۆ عدەیەک بە شەرکەناویان ژوولەکەی و ئاینێکی تایبەتیان هەیە و ئەم شوێنە بەنسبەت ئەوانەوە شوێنێکی پیرۆزە و حەقی خۆیانەکە وەک میلەت وەک بەشەر ئەوانەش شوێنیان هەبێ و تێیدا بژین مەسەلەکە ئاوا هاتە گۆڕێ بەڵام لە کۆتاییدا بوو بە دەوڵەتێکی کۆنەپەرستی کە وەک بڵێن سەرەتانێک لە ناوچەی خۆرهاڵاتی ناوەڕاستدا دروست بوو و دروستبوونی ئیسرائیل ئێستا تەقویەتی ئیسرائیل و بەهێزبوونی ئیسرائیل بەهێزبوونی تەواوی کۆنەپەرستیە لەسەر تاسەری خۆرهاڵاتی ناوەڕاستدا و ئەگەر ئیجازەم پێ بدەیت هەر ئەو تەتبیع ئەو ڕێککەوتنەی کە لەگەڵ هەندێک لە وڵاتانی عەرەبی کردیان لەژێر سایەی دەسەڵاتی ترامپدا وەک ئیمارات و وەک بەحرین و وەک سوودان و وەک مەغریب و ئەوانە ئەمە خۆی یەکێک لە ئەهدافەکانی لە ئامانجەکانی بەهێزکردنی هەرچی زیاتری کۆنەپەرستیە لە ناوچەکە وە فشارهێنانە بۆ هەر هێزێکی شۆڕژێر یا بۆ هەر هێزێکی سۆشیالیستی کە بێتەکایەوە و پرۆژەیەک بێنێتە ئاراوە کە لەو پرۆژەیەدا هەردوو لە چ دانیشتوانی فەڵەستین دانیشتوانی عەرەب زمانی فەڵەستین چ دانیشتوانی جوولەکە بەیەکەوە بتوانن هەڵکەن و ژیانێکی بەختەوە و ئاسوودە پێک بێنن جا لەبەرەوە من پێم وایە مەسەلەی دروستبوونی ئەم ڕەوتە ئیسلامیانە بەتابەتی لە کەرتی غەزە بەرهەمی سیاسەتە کۆنەپەرستەکانی ئیسرائیلە یەک خاڵی کە ئەگەر یارمەتی پێ ئیشارەی پێ بکەم ئەوش خۆت بە کورتی ئیشارەت پێدا کە ئەمڕۆ لە ئیسرائیل دەسەڵاتی سیاسی لە ئیسرائیل لە تەنگژەیەکی یەکجار زۆر هوڵدایە ئەوە بۆ چەندەمین جارە هەڵبژاردن لە ئیسرائیلدا دەکرێت بەڵام هیچ کام لە هێزە دەسەڕاستیەکان بە ڕابەری نەتەنیاهۆ یا هێزە بڵێن ناتوانم بڵێم هێزە پێشکەوت و خوازەکان بەڵام ئەو هێزانەی کە دەشنەوە سەر بەرنامە و سیاسەتەکانی کەسێکی وەک ئیسحاق رابین ئەمانە کێشەیەکە تەنگژەیەکە لە ناو ئیسرائیلدا و تا ئێستا چارەسەر نەکراوە و فعلەن هەروەک ئەوەی کە تۆ ئیشارەت پێدا نەتەنیاهۆ ئەم شەڕە ئەم ماڵوێرانی کە دەستی داوەتێ یەکێک لە ئامانجەکانی ئەوەیە کە دەیەوێ بمێنێتەوە لەسەر کورسی و بە خەڵکی و بە دانیشتوانی ئیسرائیل بسەلمێنێ کە تاکە سیاسەتێک بتوانێت ئەوان بپارێزێ و ئەمنیەتیان بپارێزێ ئەم سیاسەتەیە ئەم سیاسەتە درڕندانەیە کە لە ڕێگای سوپایەکەیەوە ئەو دەستی داوەتێ تاوان هەڕابڵە دەستە خۆش بێ جێگەی ئیشارەکردن و ئاماژە پێکردنە کە کێشەکانی ناو ئیسرائیل تەنها هەر کێشەی سیاسی و ئەوانە نییە ئیسرائیل تاوان بۆ زۆرێک لەوانەی کە لە دەرەوە بۆیە ڕوانن مثلەن نەتەوەیەکە و نەتەوەی یەهودە و نەتەوەی مەزمانیەکان عیبریەوانە وڵام حەقەتەکەی ئەوەیە وان نییە یعنی یەهودیت لە تاریخ وەکو موسڵمان وەکو مەسیحی دیانەتێکی تەبشیری بۆ خەڵکی جۆر بەجۆری هاتۆتە ناو ئەوانەمانە هیچ کاتێک ارتیباتی قومی بە یەکێوە نەبەستونەتەوە مەسەلەن ڕەبتی بینی یەهودیەکی فالاشا لە ئەسیوپیا کە ڕەشپێستە لەگەڵ یەهودیەکی تری ئەوروپای غەربیە کە چاویشی نەوقژی زەردەوە ئەمانە چ ڕەبتێک چێ هینێکیانە حتا ڕەبتی لە یەک ڕیسیش نین لە یەک هینیش نین بڵێن لە یەک ڕەگەزیش نین تاکو بێتە سەرەوەی کە ببن بە یەک ئیتنیک یا ببن بە یەک نەتەوە پرۆسەی دروستکردنی نەتەوە لە ئیسرائیلە لە ڕاستیە خۆی پرۆسەی دروستکردنی نەتەوە لە هەموو شوێنێکی دنیاە ینی هیچ نەتەوەیەک لە دنیا لە پرۆسەیەکی زۆر هێمن و لە جەژن و لەوانەیە دروست نەبووە نەتەوە هەر بەناو خوێنا و بەناو مەینەتیە هاتۆ دروست بووە چاوانی کە نەتەوەی سەردەست بوون یاوانەی نەتەوەی ژێردەست بوون مەسەلەن کورد بۆ خۆی بەرهەمی ئەو ستەمەیەکە لێ کراوە بە نەزاری من بە جۆرە لە جۆرەکان نەک بەرهەمی ئەوەی کە ئێمە لە دێر زەمانە و لەو ڕۆژەوە کە خوا خەلیقەتی دروست کردو مەجموعەیەکی دروست کردو ناوی ناوە کوشتیوانە بۆ ئێمە نەتیجەی ئەو چەسانە و پەراوێزکاریەی کە ناسیۆنالیستەکانی دەوروبەر کردویانە لێمانەوەوانە بووین بە کورد تورک ئەبینی نەتەوەی تورک مەسەلەن پرۆسەی دروستبوونی ئەوانە و قەتڵ و عامەیە کە بەرامبەر ئەرمەنی کراوە و قەتڵ و عامەیە بەرامبەر ئاسووری کراوە بەرامبەر کورد کراوە مەسەلەن نەتەوەکانی تر هیچ نەتەوەیەک لە دنیاە بەڵام نەتەوەی ئیسرائیل خاصەتەکەی ئەوەیە کە پێی وترێن نەتەوەی ئێستا کە بەبڕای من
من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم تا ئێستا تعریفی نەتەوە وەکو نەتەوە کە هەرچەنە تعریفێکی زۆر دروستیش نییە بە دروست ینی زۆر بڵێن پۆزتیڤش نییە بە دروست نازانم بۆ ئەوەی کە لە ئیسرائیلاژی ئەمە پرۆسەیەکی لە پرۆسەیەکی ئیستیتانیە لە پرۆسەیەکی ئیستیعماریە لە پرۆسەی مەسەرەن تۆ کۆمەڵێک سپی پێستت برد بۆ باشووری ئەفریقیا لەوێ نیزامێکی ئەپارتایدیان دروست کردوانە بەڵام ئایدۆلۆژیان نەبوو دینیان نەبوو بەچی خۆیانە پاراز بەوەی کەوایە من جنسێکی باڵاتری و ڕیسێکی باڵاترین و هاتوین ئۆباڵەکان یاخود بڵین کارەکان و ئەرکەکانی پیاوی سپی لەسەر شان بگرین ئەمانە ئاشنای حەزارەت و تەحەزر و تەمەدون بکەینوانە بەرەوەی دەسڵات بەدەست ئێمەوە یەهودیەکان هاتن بۆ فەڵەستین وتیان نا ئێمە دیانەتێکمان هەیە پێی وتوین ئێمە عەرزی بابوو باپیرانتان تاوان هەرو کاتێک کە هاتن بۆ ئیسرائیل پرۆژەیەکی ترە و بی بەشێکیان و بیان بین بۆ ئۆغەندا بەشێکیان و بیان بین بۆ ئەرجەنتین طبعا ئەو یانە خەڵک ئەمانە نازانێ ینی ئەساسەن دروستکردنی ئەم کەیانە ئیستیتانیە شتێکی پرۆژەیەکی ئیستیعماری بوو کە هێنا لە ناوەڕاستەیە چەقانیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆرتر مەبەست لێ یەخسیرکردنی ئەم ناوچەیە ینی ئەم دروستکردنی نەتەوەی ئەساسەن سناعەتێکی ئیمپریالیە ئەگەر چی بۆ خۆی دروستکردنی نەتەوە هەر بۆ خۆی سەنعەتێکی زۆر جالب و زۆر جێگای مەسەرن پەسەند نییە وەڵام جاوەرە نەتەوە ئەساسەکەی دین بێ ینی نەتەوە کە بە هەر شێوازێک دروستکە هەر شتێکی زۆر بڵین جیاواز لە ماهیەتی ئینسانی دەرەچێت بەڵام جاوەرە لە ناو هەموو ئەو شتانەشە توخمانەیە کە توانی نەتەوەی پێ دروستکەی ئاین هەڵبژێریت پێ دروستکە بێت شتێکی عاجباتی لە دەرچێت ئەوەی لە دەرچووە کە هەیە ئێستا کە لە ڕاستیە بۆ خۆی کیانێکە لەسەر ئەساسی دژایەتی ئەتوانێت بمێنێتەوە ینی ئەم ناکۆچی و ئەم بربەرەکانی لە ناو ئیسرائیلا هەیە لە بینی یەهودی ئەشکیناز و یەهودی سەفاردیم کە یەهودی شەرقی و غەربیە یەهودیەوانەی لە ڕووسیاوە هاتوون یەهودیەوانەی لە وڵاتە عەرەبیەکان و وڵاتە ئاسیاویەکانەوە ڕۆیشتون یا ئەفریقیەکانەوە ڕۆیشتون یەهودی فالاشا کە ڕەشپێستنەوەوانە هەر پێرار بوو 2019 ئینتیفاازەیەکیان کرد نەزم چەند کەسیان تیا بریندار بوو کوژرا لەو ڕاپەڕینە لە بەرامبەر پۆلیسی ناکردیان لە نەتیجەی ئەو ڕاستیزمە و ئەو پراوێستکاریەوە کە لە بەرامبەریانە ممارەسا کرێ ناخودی ئیسرائیل عنی ئەمە پێکهاتەی ئیسرائیلە خەڵکانێکەن لە کوردستانە ئیسرائیل بە شتێکی زۆر سیر و عجایب دانێن دیموکراتی ترین وڵات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و نازام چی وەڵام حەقیقەتەکەی ئەوەیە کیانێکی زۆر تا ئەو پەڕی ڕاددا ڕاسیستی ڕەگەزپەرست و دوژمنایەتی کرد لەسەر ئەساسی دوژمنایەتی کردن دروست بۆ یانێمە بنەمای دروست بوونێتی هاوڕێ ماریا من بێمەوە لای تۆ بۆ پرسیارێک سەبارەت بۆی ئێمە وەکو خەڵکی کوردستان بۆ بێ پشتیوانی لە فەڵەستینەکان بکەین ناخرەوە تاوە برادەرە نووسیوێتی لە فرمێسکم نەمابی ڕێژم بۆ فەڵەستینی ترێتەوە با بە خۆمان بگرین ئەمە حەقمان چێ بەسەر اینەوە کە خۆمان ئەمەە کە ساس و داماوین و هەموو خەڵک زوڵممان لێ کاتۆمانە کەسمان نەبینی لەسەرمان هەڵباتێ کەسمان نەبینی دیفاعمان لێ بکە ئێمە بۆ دیفاع لە خەڵکی فەڵەستین بکەینەوەوانە کەس دیفاعی لێمە نەکرد چیما باران کراین هەڵەبجەمان بەسەرا هات ئەنفالمان بەسەرا هات چەپڵیان بە سەدام لێدا و تەئیدیان کرد ئێستا بۆچی ئێمە بڕین لە شینی ئەوانە بەشداری بکەین کە ئەوان نهاتن لە شینی ئێمە لە تەعزیە ئێمە ئەسڵەن هەر سەرخۆشیێکیشمان لێ بکەم یعنی دۆ لە منتیقەکە ئاوایە من دیارە بە سوعبەت و گاڵتەوە وێڵم بەڵام حەقەت ئەوەیە بێ ئاوا گاڵتەی پێ بکە ینی وەکەوەی کە پشتیوانیکردن دەستەوایی بێ تۆڵێ چی لەسەر ئەم بابەتە هاوڕێ ماریا بۆچی ئێمە خەڵکی کوردستانە بێ دیفاع لە خەڵکی فەڵەستین بکەین هاوڕێ شەماڵ من سەرەتا کەوانەیەک بکەمەوە بۆ مەسەلەی ئیسلامی سیاسی و بەم شێوازەی ئەمڕۆیی خۆیەوە لە ڕاستیە ینی ئیسلام بۆ خۆی دینێکە ینی هەموو دینەکان لە کاتی خۆیان لە کاتی وەکو چۆن پۆزیشن یان پۆزیسیۆنی هێزدا سیاسی بوون بەڵام لە کاتێک کە هێزیان نەماوە بۆ نمونە وەکو مەسیحیەت یان وەکو یەهودیەت بوون بە شتێکی معنەوی و ئیسلام لە ڕۆژی ئێستایە چونکو لە پۆزیشن یان پۆزیسیۆنی هێزدایە دینێکە کە زۆر بە قوڵایی تێکەڵی سیاسەتە و ئیسلامی سیاسی بە شێوازە بەهێزەکەی خۆی لە کاتێکدا دروست کراوە کە شەڕی نێوان سەرمایەداری و سۆسیالیزمی رووسیا یان سۆڤیەت بوو بۆ نمونە ئەم شەڕە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست ببوو کە کێ هەژمۆنی زۆرتری هەبێت
بە دەیان حرەکەتی ئیسلامی سیاسی حرەکەتی تۆندڕە و تەرۆریستی دروستکرا بۆ نمونە ئەخوان المسلمین یەکێک لەو حرەکەتانن کە لەلایەن ڕۆژاوا و ئیمپریالیزمی ڕۆژاواییەوە دروست کراون دژی بزوتنەوە و حزب و حرەکەتە سۆسیالیست و حرەکەتە چەپەکان لە هەموو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. دقیقاً. و بۆ نمونە مەسەلەی حەماس یەکێک لەو حزبانەیە کە زۆر بە چڕوپڕی لەلایەن ئیخوان المسلمین ساپۆرت کراوە حتا ڕۆژی ئەمڕۆ چەکی پێدراوە پارەی پێدراوە و هەر ئیخوان مسلمینە هەر ئیخوان مسلمینە یعنی ڕەگ و ڕیشەکەی ئیخوان مسلمین نەک ساپۆرت کرا هەر ئەوان دروستیان کردووە محەممەد ئیخوان مسلمینە لە فەڵەستینە بڵێ مەبەستم ئەو ساپۆرتە نظامی سەربازی و لۆجستیکی و مادیەیەکە پێی کراوە لەلایەن ئەخوان المسلمینەوە لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە و هەروەها حەماس ساپۆرتێکی یەکجار زۆر کراوە لەلایەن ئیسرائیلەوە لەلایەن مۆسادەوە ویستویانەکە فاشیزمی ئیسلامی لە بەرابەر حرەکەتێکی سۆسیال حرەکەتێکی کۆمەڵایەتی چەپی ئانتی ئیمپریالیزمیان دژە ئیمپریالیزم دژە داگیرکەری غەربی بۆ نمونە وەکو فەتح وەکو بزوتنەوە یان حزبی PFDP فەلەستین ئەو بکەن لاواز ڕزگاری خوازی گەلی فەلەستین بەڵێ حرەکەتێکی چەپی سۆسیالی ئەون ئانتی ئیمپریالیستین لە بەرابەرەوە بۆ نمونە ئیسرائیل وڵاتێکی ئەپارتایدی ڕاسیستیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە بەهێزترین چێکی بەدەستەوە و هەمومان دەزانین زۆر بە ئاسانی ئەتوانێت کولی فەلەستینیانی ئەوانەی کە بە ناوی نەتەوەی فەلەستینیان فەلەستینیەکان لە فەلەستینیان لە ئیسرائیل لە شەو ڕۆژێکە پاکتاویان کات بەڵام ئەم دەوڵەتە ئەپارتایدە ڕاسیستیە پێویستی بە بیانوویەک هەیە کە بەردەوام پەرە بدات بە داگیرکردنی خاکی ئەو خاکەی کە هی خۆی نییە. ئێستا شایری ئەوەن کە لەم ڕۆژانەی دوایەیە ئەو شەڕێکە لە غەزە ئەکرێت بۆ نمونە لە شەرقی ئورشەلیم و هەروەها لە باشووری گوڵان ئەکرێت بۆ ئەو بە یەهودیکردنە یان بە ئیسرائیلیکردنەی خاکێکە کە هی ئەوان نییە کەواتە ئێمە دەزانین کە ئەم پرۆسەیەکی بە تەواوەتی داگیرکرانەیە و ئیسرائیل بەردەوام ئەبێت بیانوویەکی هەبێ بۆ ئەم داگیرکاریە و حەماس بەو کاردانەوە یان بەو زەهنیەتە بیر و باوەڕە فاشیستیەی خۆیەوە تەرۆریستی ئیسلامیەی خۆیەوە بەردەوام بیانوویەک بووە بە ساڵان بۆ داگیرکردنی خاک و ماڵ و مڵک و ژیانی خەڵکی فەلەستین و ئەمە لە ڕێگەی ئەو ئیسلامی سیاسیەوە کراوە کە تەنیا لە فەلەستین نەکراوە لە تورکیا کراوە لە کوردستان کراوە لە ئێران کراوە بۆ نمونە لە کاتی شۆڕشی ئێران شۆڕشی گەلانی ئێران ئەوەی کە دەستکاریکردنی شۆڕشی گەلانی ئێران و هێنانی حزبێکی ئیسلامی حزب الله و دارودەستەی خومینی و ئەوانە ئیسلامی سیاسی دژی چەپەکانی ئێران و بۆ نمونە لە کوردستان لەم ساڵانەی کە سەیرەکەین جەماعەتی چەندانە حزبی ئیسلامی لەلایەن ئیخوان المسلمین لەلایەن حرەکەتە تەرۆریست و چوزانم فاشیستە ئیسلامیەکانیەوە پارەیان پێ ئەدرێت شتیان پێدرێت و یارمەتی خەڵکی هەژارەدەن بۆ نمونە من بیستمەکە یەکگرتووی ئیسلامی نەوتی بۆ خوێندکارە هەژارەکانی کوردستان بردووە لە بەرابەر ئەم یارمەتیە ئیدۆلۆژیەک ئەداتە خەڵک
خەریکن کۆمەلگای تەریب دروست دەکەن، یعنی ئەزانی خەڵک لە کۆمەلگای واقعی لە کۆمەلگای متەمەدین دەرەکێشن کۆمەلگای تەریبی خۆیان دروست دەکەن، استراتیژیان وازح و دیارە. هاوڕێ ماریا، من ئەم خاڵە بە نەزەری ئەتیبار وەرەگرین توانین لەباری ئیسلامی سیاسی ئەمە زۆرتر لەسەر فاکتەرەکانی بچین و ئەوانە، بەڵام پەیوەند لە پەیوەست بە کێشەی فەڵەستینەوە قسەیەک ئەکرێت ئەوترێت کە ئەمە کێشەی بینی ئیسلامی سیاسی وینە. ئێمە تقریبان باسی مەوزوعمان کرد، ئەو پرسیارەی کە من ئاراستی ئێوەم کرد خۆتان یەکێک لەوانن کە لە پێیژەکەی خۆتانە نووسیوتانە ئەو پشتیوانی لە فەڵەستینەکەن، ڕەخنەتان لێگیری ئەڵێ مەخمان چێ بەسەر فەڵەستینەوە، ئەمە بۆ ماڵی خۆمان زۆر ئاوەدانە، کوڕی خۆمان زۆر گەورەیە، کوڕی خۆمان زۆر بەنازە، مناڵی خۆمان زۆر مافی هەیە، ئەوانە تاپچین دیفاع لە ڕۆڵی خەڵک بکەینەوەوانە. بەرامبەر ئەم پرسیارە و ئەم اعترازە ئەڵێ چی پێ خۆشە وەڵامی ئەم سوالە لێ وەرگرم. هاو ئێستا ویستم بێمە سەر پرسیارەکەت هاوڕێشەماڵ. لە ڕاستیە ئێمە وەکو کورد نەتەوەیەکی بندەستین، بە سەدان ساڵە بندەستین، بە سەدان ساڵە ئێمەش وەکو فەلەستین یان وەکو یەهودیەکان لە ئەوروپا ڕاوەدوو ئەنرێن، ئەنفال ئەکرێن، کیمیابارانەکرێن، ژنۆساید ئەکرێن، ئەکوژرێن، دەستدرێژیمان ئەکرێتە سەر، دەنگ ئازادی خوازەکانمان ئەکرێنە زیندانەوە، ئەکوژرێن، لە سێدارە ئەدەن کە تۆ لە ژێر فاشیزمی نەتەوەکانی دیکە ئەچەوسێنرێتەوە، زۆڵمت لێکرێنە عەداڵەتیت بەرابەر ئەکرێ. ئەمە بەمانای ئەوە نییە کە فاشیزم ببێ بە ئەوی ئێمەش، ینی بەڕوانگەی ئێمەش، ینی ڕێک عکسەکەی ڕاز بێ. فاشیزمی نەتەوەکانی دیکە نەتەوە سەردەستەکان نابێت ببنە هۆی ئەوەی کە ئێمە ڕوانگەیەکی فاشیستیمان هەبێت. ئێمە زۆر بە جوانی ئەزانین کە ئەوەی کە خاکت داگیر کرێ، بۆ نمونە ماڵبات و ئایلەکانی کەرکووک کە کاتی خۆی لە ژێر ڕژێمی فاشیستی سەدام حوسێن ڕاوەدوو نراون و دەرکراون لەسەر خاک و ئاو ژیانی خۆیان، ینی حاڵەتێکی چۆنە کە تۆ لە ماڵ دانیشتووی لە دەرگاکەت بخەن بە ئەسکەرەوە بە چەکەوە بێنە دەرماڵت بڵێن لە ئێستا بەدواوە ئیدی خاکی تۆ نییە، بۆ هەر کوێ دەچی بچۆ ئایلێکی دیکە بێنە نێو خاکەوە، بێنە نێو ماڵەکەتەوە. ینی ئەمە بە هیچ شێوازێک نازانم، ینی چ مرۆڤێک ئەتوانێت تەسەوری ئەمە بکات یان بەمە بڵێت ئۆکەی من تەفاوتم نییە، یان هیچ کاردانەوەیەکم لە بەرابەر ئەم مەسئلەیان نییە. ئێمە وەکو نەتەوەیەک بوو نمونە زۆر کەسی کورد بیانووی ئەوە هێنەوە بە بیانەی ڕۆژئاوا، بە بیانووی ئافرین کە فەلەستینیەکان چوزانم هەندێک وێنە دەستا و دەستەکەن کە چوزانم پشتگیری ئەردۆغانەکەن و پشتگیری تورکیەکەن بۆ داگیرکردنی خاکی ڕۆژاوا، بەڵام ئەمە ڕاست نییە، ئەمە ڕاست نییە هاوڕێیان. بزوتنەوەی کوردیانی ئەگەر ئێوە لەسەر مەسەلەی ڕۆژاوا، لەسەر مەسەلەی ئەفرین و ئەوانە هینەکەن ڕۆژئاوا ئێمە هەمومان ئەگەین پرۆژەیەکە کە لە ژێر کاریگەری و لە ژێر دەسەڵات و لە ژێر کار و خەبات و چالاکی پەکەکە دروستکراوە، پەکەکە بە درێژایی مێژووی خۆی لە بەرەی ڕزگاری فەلەستینە بۆ هاوکاریان هەبوو بە یەکەوە، پەکێکە شەهیدی هەیە بۆ فلەستین. یان چوزانم بۆ نمونە ئەو خاتونەی کە ئێوە باسان کرد، من فرمێسکم نەماوە بۆ فەلەستین بڕژێنە، چوم هەموو فرمێسکەکانم بۆ سەکینە جانسز خەرج کردووە. سەکینە جانسز لە ساڵی 2003دا لە خاکوورک لە خنێرە منی پەروەردە کردووە کە من لە کۆرسێکی مێژووی پەکەکەدا باسی ئەوەیە کرد کە فەلەستین ئیسرائیل مەسەلەیەکی ئاینیە وە کورد مەسەلەیەکی نەتەوەییە، وەکو چی پێ دەڵێ نازانم کوردی ماشەی تفەنگ، ماشەی تفەنگ، کورد و فەلەستین ماشەی تفەنگن کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست قەت نەگات بە ئاسایش و بەڕاحەتی، چونکو مەسەلەی نەتەوە و ئاینیە بەڕاستی مەسەلەی دابەشکردنی سەرخان و ژێرخانی ئابووری و سەرخان و ژێرخانە سروشتیەکانن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە دەوڵەمەندترین ناوچەی لە تەواوی دنیادا بە نەوتی خۆیەوە، بە ئاوی خۆیەوە، بە ئورانیۆمی خۆیەوە، بە گازی خۆیەوە. ینی
تۆ ناتوە ئەو ڕێزانی چی هەر پشتگیریەک ئێمە ئینسانین هەر پشتگیریەک کە ئێمە وتمان ئێمە پشتگیریەکەین چونکو ئەمە ئەم پشتگیریە لە ڕوانگەی ئیدۆلۆژیەوە بۆ من ئەوە قازانجی تایە لە ڕوانگەی ئاینیەوە بۆ من قازانجی تایە ئەمە هەڵەیە ئەمە فاشیزمە ئەمە مەترسیدارترین ڕوانگەیە ئەگەر ئێمە وەکو کورد ئەوڕۆ ئەم ڕوانگەیەمان هەبێ ئەوڕۆ ئێمە لە پۆزیسیۆنی نەتەوەی ژێردەستین ئەگەر ئەم ڕوانگەمەمان هەیە ڕەوانگەیەمان هەبێت دەکرێت بڵێن ئۆکێ ئێمە نەتەوەیکی ژێردەستین و تەواو ئەمە تەنیا بۆ چوونە بەڵام فاشیزم بۆ چوون نییە فاشیزم تاوارە ئەگەر ئێمەش بینە پۆزیسیۆنی دەسەڵات وەکو نەتەوەیەکی سەردەست فاشیزمی لێ ئەکەوێتەوە ئێمە تەجربەی زۆر باشمان هەیە وەکو نەتەوەی دەست خۆش بێتەوە لات هاوڕێجان من پێخۆشە هەمان پرسیار لە هاوڕێ عەبدوڵڵا ساڵح بکەم هاوڕێ عەبدوڵڵا بە نەزەر ئێوە ئێمە بۆ چیە بێ لە کوردستان پشتیوانی لە خەڵکی فەڵەستین بکەین هاوڕە شماڵ هەر ئەگەر قەوسێکی بچووکم بیتێ لە تاقیبێک لەسەر قسەکانی تۆ ینی خۆی لە ڕاستیە فۆکەسکردنە سەر کێشەکەی ئێستا کە لە ئارادە کە شەڕی کە کوشت و کوشتارێکە لە خەڵقی فەڵەستین دەکرێت لە غەزە و بڵێن موشکبارانی ئەو شارانەشکە لەژێر نورمای ساڕوخەکانی حەماس و جیهادی ئیسلامیدا فۆکەسمان کرد بەسەرەوە بەس کە بێسەر مێژووی دروستبوونی نەتەوە و ئاین بەڕای من وەک دوو دیاردەی مادی کە سەرەتایەکیان هەیە و کۆتاییشیان هەیە یانیەوە بابەتێکی کەیە بە تەسەوری من ئەمە لە لایەکی کە بەنسبەت ژوولەکەوە تۆ کە لێی پرسی بڵێ تۆ چی ئەگەر خۆی تعریفکە وەک نەتەوەڵێ من ژوولەکەم ئەی باشە ئەگەر دینت چییە ئاینت چیە ئەگەر لێی پرسی خۆی وەک ئینتیمای ئاینی تعریفکە ئەوی شەر دەڵێ لێویشدا هەر دەڵێ من ژوولەکەم ئەجا مۆزوعەکە وێ ئەم دەوڵەتی ئێستا لە ئیسرائیل دامەزراوە دەوڵەتێکی قەومی دینیە ڕاست یعنی دەوڵەتێکی قەومی دینیە ئەم فاشیزمی قەومی و ئەم فاشیزمی دینیە تێکەڵاو بووە ئەم سیاسەتەی لێ پاشەکەوت بووە لە وەڵام بە پرسیارەکەی تۆ لە ڕاستیدا ئەم دەمارگیریە نەتەوەیە لە کوردستان ئاشێکە ڕۆژانە ئاوی پێدا دەکرێت و ئەم دەمارگیریە نەتەوەیە یەکێکە لە پایەکانی ڕاوەستانی دەسەڵاتی سیاسی ئەمڕۆ لە کوردستاندا خۆ تعریفکردن ئەوەی بەوەی کە من کوردم و ئەمە عەرەبە من کوردم و ئەمە تورکە من کوردم و ئەمە بە تەسەوری من سیاسەتێکە بە ملیۆنەها پارەی دۆلاری تیا خەرج دەکرێت لە ڕێگای دەستگاکانی ڕاگەیاندنەوە لە ڕێگای وشیاری حیزبە سیاسیەکان کە بڵاوی دەکەونەوە لە ناو خەڵکدا و ئەمە خۆڵکردنە چاوی خەڵکە بۆ ئەوەی کە بێژگە لە کورد زمان ئێمە کەسی کە لە دەوروبەری خۆمان نبینین کە دەچەوسێتەوە دەکوژرێ ئەگەر هەر زۆر بە وردی تەماشای وێنەیەک لەو وێنەی وێرانکاریانە بکەین کە ڕۆژانە ئەمە لە غەزە دەیبینین هاوار و دادی منداڵێک لە باوەشی باوکیدا یا لە باوەشی دایکیدا یا ئەوەی کە باوکیەک مناڵەکەی بەدەستەوەی و ڕادەکا لە ترسی مردن خۆی دەخزێنێتە ئەو شوێنانەی کە نەتەوەیە گرتوەکان قوتابخانانەی نەتەوەیە گرتوەکان دروستیان کردووە لە ناوچەی غەزە بۆی بپارێزرێ لەم شەڕ و لەم کوشتارە ئەم دیمەنە ئەگەر ئێمە ڕانەچڵەچێنێ مرۆڤبوونی ئێمە وەک خەڵقی کورزمان لە شوێوەیە یعنی ئێمە ئەگەر پێمان وابێ خۆشی خۆمان لە چەوسانەوە و کوشت و کوشتاری خەڵقێکی کەدا ببینین کە بە زمانێک قسە دەکا لەنگ لەگەڵ زمانەکەی ئێمە فەرقی هەبێ بەڕای من ئەوە ئەو پەڕی ینی ئەو پەڕی سیاسەتی یا تێڕوانینێکی نامرۆڤانەیە بۆ ئەو ماساتی کە ئێستا نەکتەنیا لە فەڵەستین و لە غەزە و لەوانە لەسەر تاسەری دنیا بەشەر بەدەست ئەم سیستمی زاڵمانەی سەرمایەداریەوە تووشی هاتووە لەبەرەوە ئەگەر لە سۆشیال میدیا یا لە دەستگا ڕەسمیەکانی
ڕاگەیاندن لە کوردستاندا ئەو نمونانە زەق بکرێنەوە کە دەڵێن ئێمە فرێسمان پێ نەماوە بیڕێژین بۆ خەڵکی فەڵەستین لەبەرەوەی کەس فرمێکی بۆ ئێمە نەڕشووە من بەڕای من ئێمە مەفروزە دیوەکەی ئەو دیوی کوردستانی سیرکەین کە بەڕای من بە ملیۆنەها ئینسانی ئازادی خوازی تایە کە ئەمڕۆ وەک من و تۆ و خەڵکێکی دیکە دەتلێنەوە جەرجیان ئازاری جەرجیان دێشێ بەوەی کە دیمەنێکی ئاوا ترسناک و وحشتناک دەبینن کە ئەم دەسەڵاتە کۆنە پەرستە داگیرکاری ئیسرائیل دەستی داوەتێ لە دژی ئەو خەڵکە ئیتر ئەو خەڵکی فەلەستینە یا بە هەر زمانێکی کە قسە دەکات ئەمە لە لایەکی کە بەڕای من تۆزێک گوردبوونەوە دەبێت مانگەێنێتە ئەو ئاستەی کە ئێستا تەسنیفکردنی ئینسان لەسەر بنەمای نەتەوە دین پێست جەندەر نازانم چی ئەمە شتێکە وردە لە ڕووی مێژوویەوە بە هەوادا دەڕوە بنەمای بۆ نامێنێ پێمان خۆش بیان پێمان ناخۆش بێ بەڵام بەداخەوە لە ئیعلامی کوردستاندا من هەر ئەمڕۆ هەر لە عەفو چەند ڕۆژەوە پێش شتێکم لە سایتی ڕوودا و بەرچاوکە و دەڵێت دژەجوو دەستەواژەی دژەجوو یەکەوە هاتە بیرم ئەمە دژەجووە یعنی هاوسەنگە یا یەکسانە بە دەستەواژەی دژە کورد دژە عەرەب دژە ئەرمەن دژە ئینگلیز نازانم دژە چی ئەمە وامان لێ دەکا کە بەڕاستی تۆزێک بیر بکەینەوە بڵبا بە ئەم دەسەڵاتەی ئێستا لە کوردستاندا حاکمیەتی هەیە بە چه زمانە قسە دەکات ئایا خەڵک دەشەوسێنێتەوە ئایا خەڵکی برسی کردووە ئایا ڕۆژنامە نووس دەخاتە زیندانەوە لەسەر ئەساسی ئەوەی کە داوای ئازادی دەکا و تۆمەتی سیاسیان بۆ دادەتاشێ ئێمە ئەگەر سەیرێکی ئاوانە بکەین بۆمان دەردەکەوێ کە ئەم سیاسەتی دەمارگیریە نەتەوەیەش بەشێکە لە پایەکانی بەرقەراری و ڕاوەستاوایی دەسەڵاتی سیاسی لە کوردستاندا بۆیە ئەگەر ئێمە بڵین بەگشتی تەماشای یعنی بۆ پاکێجێک تەماشای سیاسەتەکانی ئەم دەسەڵاتە بکەین ئەم دەمارگیریە نەتەوەیە بەشێکە یەکێکە لە ئەرکانەکانی ئەو پاکێژە و وەک چۆن ئێمە ئەوەکی سیاسەتەکانی کەی ڕەت دەکەینەوە بەڕای من پێویستە ئەوەش ڕەتکەینەوە و ڕایگەێنین کە ئێمە هاوسۆزین و هاوخەمی ئەو خەڵکین کە ئەمڕۆ لە فەلەستین لە غەزە تەنانەت لە تەل ئەبیب و لە عەسقەلانیش لە ترسی موشکبارانی حەماس و جیهادی ئیسلامی دەچنە ژێرخان و ترس و دڵەڕاوچێ گرتوینێ ئەمە لەگەڵ هەر هەموو ئەوانە هاودەردین بەڵام بەتایبەتی سەرکۆنەی سەرەکی ئێمە بۆ دەسەڵاتی کۆنەپەرستی دەوڵەتی ئیسرائیلە. دقیقاً دەستت خۆش بێ هاوڕێ عەبدوڵڵا من تقریباً ئەگەر خۆشم ینی تەسویرێکی ئاوام لەسەر ئەم مەوزوعە بووە ینی من ئەگەر لە جێگای کە کەسێک پرسیارم لێ بکە کە تۆ بۆچیە بە پشتیوانی لەگەڵ لە خەڵکی ئین بکەی خەڵکی فەڵەستین بکەی من ڕەنگە ئاوا جواب بەمەوە یەکەمین شت یعنی لە دنیایەکە کە خەڵکێک بە خاتری ئەوەی کە زمانەکەی زمانێکی ترە و ئاینەکەی ئاینێکی ترە و 1200 و ئەوەنە ساڵ لەمەوە پێشگوایە هاتوون و ئەم عەرزەیان داگیر کردووە بەو بیانەوە ئەمڕۆ تۆ بتوانی بچیتە ماڵەکەی لە ماڵەکەی خۆی دەریکەی زەیتونەکەی بسووتێنی مناڵەکەی دەربەدەرکەی ئەنواع و ئەشکال هەویەی بۆ دروستکەی تەمان خەڵک ئەمانە نازانن بەشێک لە کوردستان ئەمە حەقیقەتەنە نازان لە ئیسرائیل چی ڕۆیە لە ئیسرائیل تۆ ئەگەر لە هین بیت لە ناو قودسابی طبعا هینت هەیە ئیقامەی دائیمت هەیە بە حیاتی ناتوانانی ببی بە ڕۆژ بە هاوڵاتی قودس عەرەبی ناتوانانی ببی بە هاوڵاتی قودس و ئەگەر لە قودس و لە هەر شارێکی تری بندەستی ئیسرائیلە ئەوانی کە پیانەوتری عەرەبی ئیسرائیل و یعنی ئەو دیخەتی سەوز و ئەوانە ئەمانە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان بچن بجوێزنەوە بۆ زەفەی غەربی بە حیاتی ناتوانن بگەڕێنەوە بۆ ئەوێ و ئەگەر لە زەفەی غەربی ئەو بجوێزنەوە بچن بۆ قطاعی غەزە بە حیاتی ناتوانن بگەڕێنەوە بۆ ئەوێ لەبەرەوەی هەر یەک لەم مەنتیقانە کارتی خۆی هەیە ئەو کارتت لە دەستدا جاریشتر ناتوانانی بەدەستی بێنیتەوە هەر یەهودیەک لە هەر شوێنێکی دنیای ئیسپاتی بکە کە سێ پشت لەمە و پێشی یەهودی بووە یان ڕاستە و خۆ ئەبێ بە هاوڵاتی ئیسرائیل بەڵام هەر عەرەبێک بەس ئەوەندە ماڵی گواستەوە لە ناوچەی ئیسرائیل چووە دەرەوە
حەقی هاوڵاتی بوون لە دەستدا. یعنی تەواو ئەو سیاسەتانی کە لە ئیسرائیل پیادە ئەکرێ ئەگەر ئەم جۆرە سیستەمە ئەمە قیەم و ئەمە ئەو بەهایانەیە کە لە ناوچەی ئێمەیە و لە وڵات لە دنیای ئێمەیە قبول ئەکرێەوە پێی ئەوترێ ئەمە دیموکراتێتەوە ئەمە ئازادی خوازی. ئێمە لە دنیایەکی ئاوایە، خەڵکی کوردزمان لە دنیایەکی ئاوایە و بە تایبەتی کارگەر و زەحمە کێشەکەی، بە تایبەتی ماندووەکەی، بە تایبەتی چینەکانی بندەستی و ئەوانە لە ڕەزیلترین ژیانە ئەژین و هەتا ماون ناتوانن تامی ئازادی بچێژن. ئەگەر ڕەوایە فەڵەستینێک ئاوا دەربەدەرکی لە ئەرزەکەی خۆی بۆچی یەخەی تورک بگرین کە فاشیزمی تورک بگرین کە ئەو کارە بە خەڵکی کوردستانی بندەستی تورکیاکە، بۆ یەخەی ئێران بگرین کە چێکا، بۆ یەخەی سەدام حوسێن بگرین کە چیمیایی پیاکردین. یعنی ئەگەر ئەوە واقعیەتی ئەم دنیاە وەگەرەوە ڕەوایە ئەو دەم هەرچێک بەرامبەر بە کورد دەکرێت ڕەوایە. ئەمە نقطەیەک. خاڵێکی تر لە ڕووی پراگماتیستیەوە، یعنی ئێمە وەکو خەڵکی کوردستان لە هەر چوار ئەم پارچەیە بەرژەوەندی و قازانجمان لەگەڵ ئازادی خوازیایە. چەندێک ڕۆژهەڵاتی ناوەڕاست شوێنێکی ئامینترە و شوێنێکی ئازادانەترە بۆ ئینسان بژیوە مافی ئینسانی تیا بەرقەرارە، ئەوەندە زۆرتر ئێماتوانین لە ئازادی بەهرەمەند بین. و چەندێکم وڵاتانە ئەنزیمەی دیکتاتۆری، ڕژێمی دیکتاتۆری و ڕاستیستی و ڕەگەزپەرستی تایە حکومە بە ئیسرائیلیشەوە ئێمە لە هەمووان ئینترە بین، چونکە ئەساسەن بەش بووی بە چەند دەوڵەتە لەم ناوچەیە و بەرژەوەندی و قازانجی تۆ لە بەرەو پێشبردننی ئازادی خوازی و ئازادبوونی ئەم ناوچەیە. و لە لایەکی تریشەوە بەڕاستی ینی باسکردن لەسەرەوەی کە من ئەوان ناتن بۆ تعزیەکەی من و منیش ناچم بۆ تعزیەکەی ئەوان، ئەخە خۆ پشتیوانی کردن و هاوپشتیکردن لە هینە ئینسانیەکان لە بەها ئینسانەکان خۆ دەستەوایی نییە. وڵێ دا کورد دەڵێ شین و شایی دەستەوایی، خۆمە دەستەوایی نییە، وڵا نهاتن بۆ شایەکەی مە ناچین بۆ شایەکەیان، وەڵام من نەخۆشکەوتم سەری لێ نەدام ناچم. ئەمە کەی منطقە و کەی ئینسان لەسەر ئەساسی ئەمە ناتوانێت منطقی خۆی دابڕێژە، منطقی سیاسی خۆی. بە هەر سوورەت بە هەر حاڵ من پێم وایە ئێمە لەگەڵ وەزعێتێکی زۆر تایبەتیشا لە کوردستان بەرەو ڕووین کە ئێستا دوو تەیار ئەبین لە کوردستانە باڵا دەست. ئەمە حقیقەتە لە سۆشیال میدیای وانە لە ناو کۆمەلگاشە وایەوە مە بێ اعترافی پێ بکەین و ئەمە وەزعێتێکی زۆر نالەبارە بۆ جوڵانەوەی ئازادی خوازی لە کوردستان. تەیارێکە تەیاری ئیسلامی سیاسیە بە قازانجیەوەی کە ئیسلام و مسلمانان و ئەوانە لە فەڵەستینە وایان لێکرێوەمانە بۆیە بێت دیفاعین لێ بکەین و یەهود لە ناوبەرین و یەهود لەعنەتیان لێکرا و لە قورعانە ناویان بە بەراز و نازانم مەیمون هاتووە و ئەبێ کۆتاییان پێبێت و ئەمانە کەشتێکی ئەنتیساماتیکە و دوژمنایەتیکردنی ئینسانە و دوژمنایەتیکردنی هەموو بەهایەکە کە بەشەریەت توانوێتی بەدەستی بێنێ بۆ خۆشبەختی و بۆ پێشکەوتنی خۆیەوانە. یەکێکی تریشانم تێڕوانین ڕاستیەیە کە بە جۆرێکیش لە بەرامبەرێکە ڕاوەستاون گوایە ئەمانیان تۆزێ پێشکەوتن خوازن و بەحسابی ئەوەی خوان ئەلمانین و گوایە سکیولارن و یاخودەوە تام الحیدنەوەوانە لە دژی ئیسلامەکانن بۆیە پشتیوانی لە ئیسرائیلەکەن کە هەردووشیان تەسویرێکی زۆر ناڕەوا و زۆر نائینسانیانەیە بۆ ئەم کێشەیە. بەڵام لە بەرامبەرە بەڕاستی دەنگی چەپ زۆر غایبە. بەڕاستی وەختی ئەوەیە کە ئێمە یعنی ئەمە بۆچی سەر تاسەری دنیا لە هەر شوێنێکا کە ئازادی ناوێکی هەبێتەوەوانە خەڵگاتۆتە سەر جادە پشتیوانی لە خەڵکی فەڵەستینەکە لەم بەینایە ئەمە لە کوردستان یاوەتە ئیسلامیەکە لە نوێژا باسی فەڵەستین و باسی دەوڵەتی یەهود و نازانمی خەیبەر یا یەهودەکە یاوەتا خەڵکانێکن ئاوا بەم جۆرە کە وایە ئازادی خوازن بەم جۆرە تەعاملەکەن. من پێم وایە ئەمە کێشەیەکی زۆر گەورەی ئێمەیە. هاوڕێ عەبدوڵڵا نەزەری تۆ چێ دواترشمەوە لای هاوڕێماریە کە ئاخرین قسەی خۆمان بۆ بکات چونکە خەریکە بەرنامەکەمان بەرەو کۆتاییە چێ. ئەگەر مەبەستەوە بێ لە کوردستان چەپ زۆر ینی مەبەست ڕەخنە بێت لە چەپ بەڵێ ینی ئەمە خۆی ڕێگ و ڕیشەی مێژووی خۆی هەیە و باسێکی زۆر دوور و درێژە. بەڕای من ئەگەر خۆت مەجالەتە بێوانە لە فرسەتی کا دەتوانین زیاتر باسی لێوە بکەین و ئەم زعفەی کە ئێستا لە چەپا هەیە زعفێک نییە تەنیا لە مەسەلەیەکی سیاسی، مەسەلەیەکی مێژوویە و ڕێگ و ڕیشەی خۆی هەیە. ئەمە بە تەسەوری من بابەتێکیکەیە. بەڵام من پێم وایە چەپ شتێکە و بوونی خەڵکی پێشکەوت و خواز و ئازادی خواز لە کوردستاندا مەسەلەیەکی کەیە. یعنی ئەگەر هەموو چەپێک خۆی ئینسانێکی ئازادی خوازە، بەڵام ڕەنگە هەموو ئینسانێکی ئازادی خواز چەپ نەبێ، ڕەنگە هەر لە ناو موسڵمانەکان لە خەڵکی ئازادی خوازی تیا بێ کە ئێستا
سۆزی هەبێ بۆ ئەوەی کە بۆ ئەو جەبا من ڕوونتە بێڵم هاوڕێ عەبدوڵڵا من دەنگی ئازادی خوازی لە کوردستانە زەعیفە بینم باوا بڵێم باسی چەپ ناکەم یعنی ئەوەی کە لە کوردستان ئەبینی ئازادی خوازی نیە یا دیفاعەکە لە ئیسرائیل یا لەبەر خاتری موسڵمان بوونی دیفاع لە خەڵکی فەڵەستینەکەوانە بڵێ ئەگەر موسڵمان نەبن ناکە بە لەناوێن بەرن بیان کوشن یاخۆ دەستن کوشتنی یەهودیەکان شتێکی باشە چەپڵەی بۆ لێن هەڵی بۆ لێدەن یعنی من ئازادی خوازی نابینم لە کوردستان باسەکەم ئەوەیە من بە پێچەوانەوە هاوڕە شەماڵ پێم وایە هەرەوەی کە ئێستا من و تۆ و هاوڕێماریە دانیشتون لێرە باسی ئەوە دەکەین ئێمە خۆمان نموزەجێکین ڕەنگە نموزەجێکی زۆر کەم بین بەڵام هەین یعنی ئەگەر ئێمە بڵین نییە نە هەیە ئەم دەنگە هەیە بەڵام ئەم دەنگە بۆ دەنگ و سەدای نییە بۆچی دەنگ ناداتەوە بۆچی بڵاو نابێتەوە هەر ئەوەیە ئێستا شەڵا ئەم باسی کە ئێستا من و تۆ هاوڕێماریە دەیکەین لەسەر تەلەڤیزیۆنێکی یەکێک لە سەتەلایتەکانی ئەوە بڵین ماهوارەکان وایە بۆی زۆرترینی خەڵک ئاگای لێبێ کە ئەم دەنگە لە کوردستاندا هەیە باوجودی ئەوەی کە سێ کەس قسەی لێوە دەکا بەڵام هەیە ئەمما ئەوەی کە بۆچی نەیتوانیوە فەزاگیر بێ بۆچی نەیتوانیوە هەموو کۆمەلگا بتەنێتەوە ئەوەیە کە کۆمەڵێک هۆکاری مێژووی هەیە هەم بەنسبەت دەرکەوتنی چەپەوە هەم بەنسبەت دەرکەوتنی دەنجی ئازادی خوازەوە لە کوردستان من کۆمەلگای کوردستان بە کۆمەلگایکی ئازادی خواز و کۆمەلگایکی پێشکەوت و خواز دەبینم باوجودی ئەوەی ئیسلامی سیاسی چەنگاڵی خۆی تیا کردووە و توانیوێتی یعنی بڵین لە بەشێکیدا لە هەندێک شوێن نفوز و ئەوەی خۆی بەرپا بکە بەڵام من ئاسۆی ئەم پێشکەوت و غازێ لە کوردستان زۆر بەڕوونی دەبینم نەک ئەوەی کە بە تاریکی بیبینم لەبەرەوە هیوادارم و ئومێدیش دەکەم کە ئەم دەنگە هەرچی بێ و زیاتر ینی زیاتر دەنگ داتەوە سەدا پەیدا بکە و ئیقلیمگیر بێ کۆمەڵگیر بێ خەڵکی هاوڕای ئێمە بێتە سەر ینی بێتە سەر تریبیونی قسەکردن لەو بارەیەوە و دەنگی خۆی بگەێنێ و نیشانی بدا کە ئەم کۆمەلگای ئێمە ینی کۆمەلگایەک نییە کە ڕاستە دەسەڵاتێکی ئەم دەسەڵاتە وەکو پێشتریش باسم کرد مەسلەی دەمارگیری نەتەوەیی پارەی بۆ سرف دەکا کە خەڵک لەم جۆزەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا هێز و مقاومەتی خەڵک لە بەرامبەر ئەم سیاسەتانەدا نەوەستاوە بەردەوامە هەیە باوجودی دیارە لەگەڵ تۆ موافقم هاوڕێ عەبدوڵڵا کە دەنگی ئێمە کە لێرە قساکەین وەمانە بەشێکی لەو دەنگە جیاوازە کە نە ئیسلامین و نە لەگەڵ ئیسرائیلی شاین و ئیسرائیلیش باژە ناسینەوەمەی کە لێرە باسمان کرد هەیە بەڵام ناکرا مەسەن دەکەس دەگەنجی و کچ و کوڕی لاو لە شاری سلێمانی لە شاری هەولێر بێنە سەر جادە لافتەیەک هەڵبڕن بڵێن ئێمە داکۆچی لە خەڵکی ئازادی خوازی فەڵەستینەکەین و دش بە هەموو شێوازێک لە تیرۆرین ئێمە لەگەڵ حەماسانین بەڵام دیفاع لە عینەکەین ئێمە لەگەڵ ئیسلامی سیاسینین بەڵام ئیسرائیل سەرچاوی ئەمەینەتیانێ ناکرا ئەمە ببێ بە نەزەرم نەکراوە تا ئێستا ینی ئەمە ئەم حقایقانە بناسین ئەم دەنگە ئازادی خوازە لە بری ئەوە ئەحزابەکان ینی بەشێکیان بەیاننامەیان دەرکردووە ئەڵێن ئەمە شەڕی بینی ئیسلامی سیاسی و هینەم شەڕە ڕابوەستێ و ئەوانە ئەڵێ هینن ئەڵێ نازانم بەو فرقە مەسیحیە هەیە ڕقی لە شەڕە لە هیچ شەڕێکا بەشداری ناکە لەوە ئەچێوەمانە ئەم شەڕە لە بینی ئیسرائیل و حەماسایە و خەڵک بوون بە قوربانی ئەومانەوە حقیقەتێکە واقعەکە کە حەماس خەڵکەکە بە قوربانینەکانی بەڵام ئەستی کێشەکە لە چۆوە هاتۆ پەردەپۆشکردنی ئەمە بە بڕوای من داکۆچیکردنە بە جۆرە لە جۆرەکان لەو کارانی کە ئیسرائیلێکە من ئاوایە بینم ینی من بەداخەوە ئەوە بینم بەم جۆرە من تەقیبم هەیە کە من ئەو دەنگە بە لاوازە بینم من ببوورە زۆرم پێخۆش بوو زۆرتر لەگەڵەوەی ئازیزا بم حتمەنم زۆر ئەتوانێت بە پێز بێت و زۆریش زانێرەکان بە سوود بن بۆوانی کە بینەریشمانن بەڵام بەداخەوە مەوای بەرنامەکەمان ئێستا تقریبان چەند دقەیەک یا چەند سانیەیەکی ماوە پێم خۆشە آخر وەخت بم بە تۆ ئاوڕێ عەبدوڵڵا گە شتێکت بیر چۆ باسیکەی دواتر چۆن بۆ لای هاوڕێماریە دوا قسەش لەو وەربگرم فەرموو من دوا قسەمەوەیە دەستخۆشی لە تۆ و لە ئەو کادرێکە لەگەڵ تۆ دەستیان داوەتە ئەو پرۆژەیە و هیوای سەرکەوتوتان بۆ دەخوازم بۆ مێدەوارم ئەم دەنگە هەتا دێ یا ئەم
ئەم دەنگ و ڕەنگە هەتا دێ پەرە بستێنێ و بچێتە قۆناغی زۆر پێشکەوتوترەوە دووبارە دەستخۆشی لێ دەکەم و سوپاسە دەکەم. زۆر خۆشحاڵت کردم بە بەشداری مێدوارم لە بەرنامەی ترا چاومان بەیەک پێێتەوە. هاوڕێ ماریا دوا قسە بۆ ئێوە فەرمونون. هاوڕەشە ماڵەزانە من چەندە کاتم هەیە بەڕاستی ئەمە ینی ئەو ڕاوبۆ چونانەی کە لە نێوان کوردانی هەر چوار پارچەی کوردستانە هەیە ڕەنگە ئێمە بەهۆی ئەوەی کە نەتەوەیەکی بندستین هەندێک حساس بین بەوەی کە کێ دۆستمانە کێ دوژمنمانە، بەڵام ئێمە قەت مافی ئەوەمانیە کە وەکو قوربانی فاشیزم بەرەی فاشیزم بگرین دەست چونکو ئێمە ئەگەر باش بخوێنینەوە ئێمە ئەگەر باش لێکۆڵینەوە لەسەر شتان بکەین بۆ نمونە ئەگەر ئەردۆغان لە میدیاکانە باسی فەلەستینە کات یان جمهوری ئیسلامی یارمەتی جمهوری ئیسلامی ئێران یارمەتی حەماسەدا ئەمە تەنیا پرۆپاگەندەیە، ئەمە تەنیا درۆ دەلەسەیە. ئەو فڕۆکەوانانەی کە ئەوڕۆ فڕۆکەوانە ئیسرائیلیانەی کە ئەوڕۆ بۆمبارانی غەزە دەکەن لە شاری کۆنیا لە تورکیا لە ژێر چاودێری ڕاستەوخۆی ئەردۆغان پەروەردەیان بینیوە. بە ساڵانە ئاکەپە کە دەسەڵاتداری یەکەمە لە تورکیا سەرڕای هەموو درۆ دەلەسەکانی و پرۆپاگەندەکانی دژی ئیسرائیل هاوکاری زۆر قوڵی عسکەری و لۆجستیکی لەگەڵ ڕژێمی زایۆنی ڕاسیستی ئەپارتایدی ئیسرائیلایە و جمهوری ئیسلامی هەروەها جمهوری ئیسلامی ئەگەر ئەمانە سەیرکەن ئەگەر ئەمانە زۆر بەڕەحمن بەنسبەت ئیسرائیلەوە بەدەیان نەتەوە و کەمەنەتەوە و ئاین و کەمینەی ئاینی لە وڵاتەکانی خۆیان هەیە کە لەژێر بندستی و لەژێر زۆڵم و ستەم و داگیرکاری و توانەوەی زمان و کەلتور و ئەو شتانن کەواتی ئێمە نابێت فریوی ئەم شتانە بخۆین، فریوی ئەم پرۆپاگەندانە بخۆین و ببین بە بەشێک لە فاشیزمی ئاینی یان فاشیزمی نەتەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئێمە نەتەوەیەکین کە قوربانی فاشیزمین و بەڕاستی دەتوانین ئەڵتەرناتیڤێکی باش بین بۆ پێکەوە ژیان بۆ لەگەڵ نەتەوەکانی دیکە لەگەڵ ئاینەکانی دیکە بە جوانی بژین و لە پرۆسەیەکی دموکراتیک لە پرۆسەیەکی سۆسیال لە پرۆسەیەکی جوانی ئینسانیدا لەگەڵ نەتەوەکانی دیکە لەگەڵ ئاینەکانی دیکە بژین. اینجا ئێمە سەرکەن هاوڕێیان ئێمە بەرەنگاری ئەوە ئەبینەوە کە بۆچی بۆ نمونە ئەردۆغان یارمەتی فەلەستینەکە جمهوری ئیسلامی یارمەتی فەلەستینەکە ڕژیمی ئیسرائیل لەم چەندین ساڵەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە باشووری کوردستان پەیوەندی زۆر قوڵی هەیە لەگەڵ ئیسرائیلە. فەلەستینەکانیش ئەمەش ئەبینن، ئەوان ژنەتەوەیەکی بندستی وەکو ئێمە ئەوەش خاکیان داکرێ ماڵیان وێرانەکرێ ئەکوژن و ئەوان سەیرەکرێن لەکوێ ئیسرائیل یارمەتیەگەیە لەکوێ ئیسرائیل خەڵک پێشوازی دەکات. ئەمەوێ لە ئاخرین شتا ببینم ینی بەرەنگاربوونەوە بەرابەر بە راسیزم و ئەپارتایدی ئیسرائیل و هەروەها فاشیزمی ئیسلامی حەماس و ڕخنەکردنی ئەمانە چارەسەر نییە، ئەمانە تەنیا ڕخنن. ئێمە ئەزانین تەنیا چارەسەر تەنیا ئەو پرۆسەیەش کە هەتا ئێستا ڕۆژ ئاوا بە ناوی بۆ نمونە بایۆ نیشنز لە فەلەستین دروستکرەوە بۆ نمونە دوونەتەوە لە نێو وڵاتێکدا لە حاڵێکدا نەتەوەیەک بە هەموو شێوازێک چ لایەن سەربازیوە چ لایەن ئابووریوە ساپۆرتێن و نەتەوەیە کە هیچ دەسەڵاتێکی نییە بێپەنایە بە یارمەتیە بێچەکە و تەنیا لایەنێکە هەندێک جار بەرخۆدا نەکات حەماسە. ئەمە شڕێکی ناهاوسەنگە و لە چوارچێوەی وڵاتێکی دوونەتەوە ناگونجێت و تەنیا چارەسەر ئەوەیە کە حکوومەتێکی هەرەوەزی بە هەموو شێوازێک ئەبێت گەلی فەلەستین بگێتەوە قەنەعەتێک کە حەماس بە هیچ شێوازێک لە بەرژەوەندی ئەوانیە و گەلی ئیسرائیل و یەهودیەکان بگێنە قەنەعەتێک بە هیچ شێوازێک حزبی لیکودیان نەتانیاهو لە بەرژەوەندی ئەوانانیە ئەوان محکومن بەوەی کە پێکەوە بژین هیچ چارەیەکی دیکە نیە و
حکوومەتێکی هەرەوەزی دموکراتی لە چوارچێوەی پەیوەندی ئینسانیەکان لە چوارچێوەی هاوڕێجان خاڵێکی جدید وروژان بەڵام بەداخەوە بەشی بەرنامەکەمان تر بەشی ئەوە ناکە زۆر سپاس بۆ بەشداریت زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێ عەبدوڵڵا ساڵح سپاستانەکەم خۆشحاڵتان کردم بەم بەشداریە بەرنامەکەتان بە پێس کردووە زانیاری بە سوودتان پێشکەش بە بینەرانی ئێمە کرد ڕۆژێکی خۆشتان هەبێ ئومێدەوارم لە دیداری ترە بە ئێوەی ئازیز بگەینەوە کاتێکی خۆش خۆش بە شەماڵگیان بینەران و ئازیزان سپاس تا ئێستا لەگەڵمان بوون دیارە من پێویستە یەک زانیاری بدەم یاخود یەک سەرنج بدەم ئەمڕۆ بڕیار وا بوو هاوڕێ ئازاد ئارمان لەگەڵ ئێمە بەڵام بەهۆی هەندێک هۆکاری تەکنیکیەوە نەگونجا ئەو بەشداری بەرنامەکەی ئێمە بێ بەشێک لەو پرسیارانەوە بەشێک لەو بابەتانی لەم ڕۆیە نەمانتوانی پێیان بگەین لە بەرنامە لەگەڵ هاوڕێ ئازاد ئارمان ئەچینە سەریان ئەم باسی ئێمە درێژەی ئەبێ من هەروەکو ئەواڵێک دیارە بەشی ئێوە زۆری لە ئێوە ڕەنگە بیستی بێتی سەلاحەدین دەمیرتاش دەنگێکی ئازادی خواز لە کوردستانی بندەسی تورکیاوە بەرز بووەوە و پشتیوانی لە خەڵکی فەڵەستین کرد و ئەمە ئەو پەیامەیە کە ئێمە ئەمانەیە لێرەوە بیگەێنین و ئەمە ئەو پەیامەیە کە بێ لە کوردستانی ئێمەوە کوردستانی بندەسی یەکێتی و پارتیشەوە بە گەلی فەڵەستین بگا ئێمە لە یەک سنگەراین لەگەڵ هەموو ئازادی خوازانی دنیا لەگەڵ هەموو ئەوانی خەبات بۆ عەدالەتەکەن خەبات بۆ یەکسانیەکەن خەبات بۆ ژیانێکی خۆشبەختەکەن ئێمە لەگەڵ هەموو ئەوانەیە لە یەک سنگەراین لە دوژمنایەتی ئەوانانین لە سەنگەری بەرامبەر ئەوانانین سپاستانەکەم تا ئێستا بینەری بەرنامەکانمان بوون ئومێدەوارم لە بەرنامەکانی ئایندەشە ئەم باسانە بتوانین بە دیداری ئێوەی ئازیز بگەینەوە تیانە و بەرنامەی تر سەبارەت بەمانە بکەین لە هەر